پرۆگرامی میوانی توێن بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کاتیانی نازانمێنێ بەڕاستی چۆن دەری ببڕم. هەژاری عیب نییە، ینی نەبوونی عیب نییە. سڵاتان لێبێم کاتتان باش، خۆشحاڵم لە قەزای کفری دەبمەوە میوانتان. ئەمڕۆژ هاتوونە تا ماڵی خانەوادەیە کە ئەو سێ مناڵی نەخۆشی ئۆتیزمی هەیە. ئەمەوێت لە زاری خۆی و باسی ژیان و گوزەرانیمان بۆ بکات بەدەست مناڵەکانیانەوە بزانم وەسعیان چۆنە. خاتونگیان زۆر زۆر سپاس کە ڕێگەت بیان بینە ماڵ. ئەتەوێت باسی ژیانی خۆتم وڵی ژیانی خۆمان بۆ خانی کرێش تێنەگیانمان بۆ کرێ دەرمانەکەن ئەتخانی ئەگرێژن سێ مناڵتان نقصانە. مناڵەکان نەخۆشی ئۆتیزمیان هەیە، تەمەنیان چەنە؟ وڵا یەکیان 7 ساڵە، یەکیان 5، یەکێکیان 3 ساڵ و نیمە. چۆنە تەعاملی تۆ چۆنە لەگەڵیانە؟ زۆر زۆر ئاوەڵا. ئەیان بێ بۆ لای دکتۆر و شت؟ ئەیون بۆ لای دکتۆر ئێژە لەگەڵ تەمەنە تا تەمەنیان ئین بێ یەڵا ئەوان چاکە بن. هەر پێویستیان و عیلاجش هەیە، پێویستیان هەیە وەسەنتەر. عیلاج و شت توانەتان هەیە بۆیان بکڕن بۆ سێ مناڵ؟ نەوەڵڵا. هاوسەرەکەت ئیشی چییە؟ پێشمەرگەیە. کری خانوو ئێن و ئەبێ عیلاجیشیان بۆ بکڕن. قەت بووە یعنی لە توانەتانانە بێت لە مانگێک یا تا 2 مانگ نەتوانی عیلاجیان بۆ بکڕیت؟ نەوەڵی 4 مانگوێ عیلاجمان بۆیان نەکڕی، 2 مانگێکەوێ ڕۆیمان یعنی هەر شێماوە دەستیوە بردیانمان تا 4 مانگ یعنی بێ عیلاج بێ عیلاج هەر شێ وەزعیان چی لێت کاتێکە زۆر خراپە بن ئەوە نەخراپە بن ئەرەوەڵا زۆر عیلاجەکە دەکەن هێدیانە وەسە دامپیان هێدیانی کردوێتەوە. خەوشتیان چۆنە مناڵەکان؟ وەڵای خەویان باشە، هیلاکە بن بە ڕۆژ هەڵە زۆر هیلاک بن، یعنی تر باوکیان دەریان بکە ئەوە ئەو کاتە زۆر هیلاکۆن باشە و ئیسراحەتەکەن. یعنی باوکیان بیان باتە دەرەوە؟ ئەی لە دەرەوە چی ئەکەن؟ ئەچن بۆ پارک و مارکۆمان. لە پارک و شت لێتان ون نابن چونکە ئەوانە بەرێ وەڵا ئەیان ترسێنین تر تۆزێ باشترێکن قاپیمان دایم شیشەوە. ئەرەوەڵا دایم دەرگا و شتدا داخریاوە، دەرگای ژوورەکانی شتدا خست بوو کلیلەکە بەدەست خۆتەوەیە. چی ئەکەن یعنی شت ئەڕژن؟ وڵای بەخۆڵات شتەشێنن تشتەشکێنن، یعنی ئیتر ئەبیستن کە بۆ نمونە دانیشی نەسیحەتیان تەرکیزیان ئەبیستن بەس تەرکیزیان نییە، یەکسەر بیریانە چێتەوە. تەرکیز یعنی تەماشات ناکەن. دکتۆر وایەشێ پێمان ئێستا بانکە عەبدەڵڵا گوێی ها لە دەنگت بەس سەیرت ناکە دوای کێتەوە بۆلات. ئاوەڵا هیچ سەنتەرێک هیچ شوێنە خۆتەزانی ئەو مناڵانە تۆ دایکیانی ئەزانی کە دایم بە دوواداچوونەکەی خوێندنەوە لەسەر ئەو جۆرە نەخۆشی ئەەکەیت. پێویستیان بەوەیە کە خوێندنێکی تایبەتیان هەبێ، شوێنێکیان هەبێت تایبەت بۆ مناڵانە. بردوتە؟ وەڵی بردمان بۆ نامانە مەدرسە داینۆبانمان، نامانە ڕۆزەی ئەهلی هەم 2 ڕۆژ داوامیان کرد وتیان بێ مناڵەکانتان شێتن بێبوونەوە. وتیان شێتن؟ وتیان شێتن، تەلەفۆنیان بۆ ماکرد مدیرەکە وەریگرت، بەس ئەوانەیەوە دایکیان مامۆسا ئەمانەیە وتیان بێن مناڵی مەژدەریان نەکەین لە ئین ئەهلی تێکەڵ مناڵ شێتان کردا. ئیتر داینۆبانمانە. هەرەوەڵا تۆ تێت نەگەیاندن کە ئەوە شێت نییە ئەوە نەخۆشیەکە؟ وتیان ئەمە ئۆتیزمن مدیرەکە خواڵ ناگری وەریگرت، وتی قەیچێکمە مامۆسایە تابەتیان بۆ ئەگری بەجیا لە ژوورێ، وتیان نە قبول ناکەین داینۆبانمانە. ئەرەوەڵا پێت ناخۆش بوو؟ ئەی چۆن ئاوەڵا 1 هەفتە بێژەنانم نەخواتە بەس گریامە. چەند ساڵ بوو هاوسەرگیریت کردبوو کە خی گەورە و مناڵانی پێبەخشیت؟ وەڵی دوای 7 ساڵ. دوای 7 ساڵ خی گەورە ترسێ کوڕیای تێ و کە ئاوانە خی گەورەی شەڵڵا چاکیان بکات و نەجاتیان بێ لەو نەخۆشیە وردە وردە بەرەو باشی ئەڕۆن. مەمنونتم. ئەرە وەڵای سەخانی کتێمانش پێ نادەن لەبەرەوەی ژن مناڵەکانتان نقصانە کۆڵان یعنی هاوسی قبول ناکەژن مناڵەکانیان شێتە. ئەرە وەڵا ئەو شەی شێتی زۆر ناخۆشە زۆر وەڵا زۆرشم خوای شفایەک خوای گەورە
کاتێک کە ئەچنە گەڕەکێکەوە ئەڵێ مناڵەکانیش بانگی مناڵەکان مەکەن شێتە بەڵێ ئارەوەڵە تۆ زۆرە پێ ناخۆشە بەس مناڵەکان هەست بەوە ناکەن مناڵەکان تێ ناگەین نازانن بەداخەوە یعنی ئەم کللتورە هیوادارین کە بگۆڕێ زانیاری بدرێت لەسەر نەخۆشیەکان بۆ نمونە ئۆتیزم هەیە نەخۆشی داون هەیە کە بەداخەوە بە داون پێڵەن مەخۆرکەنەوە بۆیان بشکن خی گەورە لەگەڵ ئەم ڕاهێنانە خۆی دکتۆرێژە با ڕاهێنان کاتێک لەو بردە بۆ سنتەر لەو سنتەرە ساڵێک لەوێ بوون چۆن بوو هەستە کرد باشە زۆر باشبی فێری چیان ئەکردن فێری ئەلیف بایانەکردن حرفەکان فێری هیچ شتێکیان نەکرد وەڵی زۆر باشبی ئەی بۆچی نەما ئەی لە بۆ نێوە ئەهلیبی هینیان نەوی ئیجازەیان نەوی حکوومەت دایخست فرە حوڵیان لێدا دایان مناڵی تریشی زۆر لێبوو ئاوەڵا مناڵگەشی زۆرە لە کەفی 50 مناڵ زیاترە هیوادارین شوێنێکی ئاوا بکرێتەوە لەبەرەوە پێویستیان پێویست هەروەکو مناڵێکی تر پێویستی بە خوێندنە و وردە ئەو جۆرە مناڵانە بە قسەکردن بێجگەلەوەی کە عیلاجی ئەبێ بۆ بەکاربێنی بە قسەکردن و بە تربێت و بە فێریشتی بکەیت زیاتر بەرەو باشی ئەڕات مناڵەکان ئەرەوەڵا نە باشی ئەو نە باشی ئاێ نەما ئیتر بنەوە پیاوە دەستمانەگەرە گیرانمان چۆن خەریکو شێتەوە خۆیان شەگیریان لە ناو ماڵان نەقسی چیتان هەیە چیتان وڵی سەلاجەمان نییە و سەلاجەتان کەلپەمان ناو سەلەیە و ئەمە کەوەتەرمانیشی نیمانە گشتمان بۆ کرێخانیە فرۆشت ناوماڵەکەتان بۆ کرێخان و فرۆشتووە ئێستا تۆ سەلاجت نییە من شروبەکانی مناڵەکەتم بینی لەسەر پەنجەرە دادناوە ئەو عیلاجە ماوەیەکی تر جە و گەرمە بێ و ئێرەش زۆر گەرمە تێک ناچێت تۆ بیەی بە مناڵەکانە بەرەوەڵاتێکە ناتوانێت نتوانی بسێنی وە قەرزش نایدەن قەرزشی ئەوێ بیدەیتەوە وانە ڕاستە ئەی مناڵ عادەتەن پێویستی بە میوەیە ئەم جۆرە مناڵانەش حرەکەیان زۆرە تاقیان سەرفەکەن و پێویستەکە میوە و ئاو شەربەت و شت بەردەوام هەیە بەردەوام ئەوە بخۆن یعنی تۆ کە سەلاجەیەکت نەبێت سەلاجەیەکت نەبێت شتی تێ بکەیت چۆن ئەبێ بەخوا ئیتر تازە فرۆشتوتیان دەمێکە وەڵاوە سوتیا سەلاجەکەمان بەس معرەز و کەوەنتەرۆمانە بۆ کرێخانی فرۆشتمانە یعنی سەلاجەکەت هەر ئەفرۆشت لەبەر مناڵەکانە سەلاجەکەم داڕ زیادی خۆی لە ژوورە کلیلێ دەین ئەچنە نایوە ئەمجە لەگەر ما سووتە ئەوە حالێن مجەم دەکەشە سووتێ یعنی سەلاجەکە لەو ژوورە داتەنا دەرگاکە و کلیلەیە بۆی مناڵەکانە چوونە ناو سەلاجەکە نارەوەڵا ئاچونە نایوە ئەی نازانن ئارەوەڵا کلیلە ئەی خواردنێکی تایبەت هەیە بە مناڵەکان کە بۆیان دروست بکەی دکتۆر وتبێتی ئەمە زۆر باشە پێویستە بیخۆن ئێجە با زۆر برنج بخۆن برنج ئەی بۆچی وتە شیرینی لەبەر چی ناوە شیرین تااقەتیان پێدا ئەوە تاقییان زۆرە ئەم هەر زۆر تااقەیەکیان پێدا و سەمون ئەمانە کەم ئەدەم پیان لەبەرۆژن حەزەکەن لێ زۆر لەبەرەوە تااقەتیان پێدا نادەم پیان یعنی کەم وەکو تیکە ئەتەوێ ینی وایان لێبێت کە برنج گۆشت ئەمانە بۆیان خراونیە شلەمەنی توانایکی واتان هەیە بتوانیت بەردەوام برنج و گۆشت و ئەو شتانە وڵی ئیتر گەبیە ئەسێنین نێتیش نەوەڵان خۆت پێشتر وتت خەیاتی مەکرد ئێستا لەبەر چی ناتوانانی خەیاتیەکە مناڵەکان نان حرەکەیان زۆرە لەبەر مناڵەکان ناتوانانی خەیاتیش بکەیت ئەو کاتە گوزەرانتان باشتر بوو وڵی باشەکەی بە پێش ئەوە هەر دکتۆرمانە کرد بۆ مناڵ ئیشمە کرد بۆ دکتۆر ئەو حەو ساڵە بەس بۆ دکتۆر دوای ئەو حەسەڵە خی گەورە مناڵی دا وەتیزم دەرچی ئیتر ڕاتم نەما و ئیش نەمەتوانی بیکەم و ئەرەوەڵا ماشەڵڵا لە حکمەتەکانی خی گەورە ئەرەوەڵا تۆ مناڵت نەبووە دوای حە ساڵ خی گەورە سێکوڕی جوانی پێبەخشێوی خوا لێ لە سەنە ئیشەڵڵا خی گەورە توان بۆ بهێڵێت طبعا تۆ زۆر هیلاکەبی لەگەڵیانە تەحمولێکی سەردانی ئێمەتان کرد وەگەزانی لە مانگی ڕەمەزانە گوزەرانیشان ئەوەنە باش نییە کە بتانی پێداویستەکانی ژیانتانی بە جوانی پێدابین بکەیت مناڵەکانیش ماشەڵا ئەو سێ مناڵە نەخۆشت پێویستی بەوەیە کە دایم تۆ بە دوایانەوە بیت دڵنیام لەوەی کە زۆر هیلاکی وەزعت چۆنە لەگەڵیانە بە ڕۆژووی و ئەبێ خواردن حازرکەیت ئەبێ ئاگات لە سێ مناڵ بێت بەخۆی وارە خواردنەکەم دانا دووەمیان گەشتکە ئەیگرێ گەشتکە گردی نانم نەخوارد ئاوەڵا ئەی تازە تووشێ و گەشتکەیە بووە لە پارەکەەوە
بۆچی تای لێ هاتوۆیان وڵات تایشی نەبوو نازانم هەلە ناکە کەەوە بینانی خوارد کەەوە بی پەنجەم کە قڕیە درهاوسەکە ماوەتی ئانی وای لات پەنجەم کە قڕیە ئەرشێتەوە بەرێدا وڵایتر ئەی باش بوو ئەی بردوتە بۆ لای دکتۆر بۆی بردم بۆ لای دکتۆر پارەکە بردمان وتی ئەمە خوێنی ئیتیهابی هەیە ئەوێ مراجع بکە ئیتر لە پارەکە نەمبردا نۆ بردوتەوە لەبەرچی لەبەر نەبوو نەتوانەوە بیبێتەوە لای دکتۆر ئەو عیلاجانەی کە بۆیان بەکارهێنی گرانە ئەرە وڵا گرانە ئەو تو وەرەقەیە بڕیوە 20,000 بێجگە لە شربەکە ئەرە وڵا یەکی 75 دوانیان شروع بە ئەیان دێشێت ئەو شروع بە بۆ چییە ئەیان خەوێنێ وڵا ئەیان خەوێنێ عنی خاصیان ناکاتەوە بەس هێدیان دەکاتەوە ئەرە وڵا ئەوەنە یعنی وانەکەن ئەرە وڵا وتت باسی شتێکت کرد من زۆرم پێ ناخۆش بۆمێت باسیکەیتەوە بەشکم بۆی بینەرانیش گویان لێبێت کە ڕای کردو لە دەست و بەڵێ باسی ئەوە بکە لەبەرەوە ئەمەوێت کەسانێک کە گویان لە قسەکەی تۆ بێ ئەو شتە دووبارە نەکەنەوە بەداخەوە وڵای مسواک و کەمێلکەیان بۆ بسێنم بەڵێ لە دەستم بەربی کوڕەکە بەربی وتمدا ئەمە ئەو کان خەفتنە بە ئەم بۆ منخۆ لە دەستم بەربی هێلکەکەش لە دەستم بینا کیسەکە ئەو بەربی من ڕامە کردەوە نەمزانی هێلکەشا لە دەستم بای 2000کەشی شلشلۆبی لە کردیمە دەستمەوە ڕا نەگەم پێوە سێکم دوو سیارەوەسیان ئەو مێردە مناڵ بوون تەسووریان نەکردو وەکو بەرخ ئاوی خوارد سێکم تەسووتم وای براکەم بچی تو تەسوورەکەی ئەمە ئۆتیزمن دوای خۆی زۆر داوای لە بنی کرد ماچی کردی نەمزانی وامزانیە هەر بۆ خۆشی بڵاوی بکەمەوە ئیتر سڕیوەی ئەرەوەڵا زۆر ناخۆشە ئەو شتە ناشرین بیارەوەڵا زۆر هیوادارین کە هەچ کەسێ شتێکی بینی لە خۆی و یەکسەر دەست نەکا بە تەسویرکردن لەبەرەوە ئەو مناڵی تۆ عقلی پێنشکاوە کە ئەو شتێک کردووەکو بەرەخ پاڵکەوتۆ ئاوەکەی خواردەوە یعنیەکە تۆ فریای نەکەوتیتایە دڵنیا بەەوە ڤیددیۆی بڵاو ئەبەوە دوای چکارە ساتێک دروستە بوو لەلایەن خێزانەکەتەوە تۆ قوبولی ناکەی ئەرەوەڵا زۆر زۆر داواکاری چییە ئەتەوێ خێرخوازان چیتان بۆ بکەن شتێکمان بۆ بکەن ئەتەوێت چیت بۆ بکەن یعنی تۆ کرێچیت وتە قەرزاری سەلاجت نییە پێداویستی ماڵت نییە عیلاج مناڵ بۆ پای دکتۆر یعنی زۆر زەرورین لەبەرەوە ئێمە هەوڵ بدەن گەرە لەی مناڵیوە چاکیان بکەین ڕاستە ئەرەوەڵا حیاتەکەم ئەتەوێت لە ڕووی مادیەوە هاوکاریتان بکەن زۆر زۆر ئینشەڵڵا بەخوا کرێخانی تێتە گیانمان ئاو تێتە گیامان کارەباتە یعنی نازانی مانگوک ئاوەڕاوەکە ئاوە تێ نازانی سەحەب خانووەکە چاوەڕێ ئەکات بۆی کە کرێکە زانێک کە وڵی خۆی نییە این هەتیوین کوڕێتی کوڕەکەی هەتیمە یعنی شەهید بوو این دوو مناڵ هەیە بۆ ئەوانەیە یعنیویش مەجبورە داوای بکات طبعاً ئێژە مەقەیت بن و هەدایم تهدیدمانەکە مەقەیت بن بڵۆ پیش نەکاون کارە باسەرف مەکەن تر ئەو شتێ لە هەیە وتالا قەدمانەوە ڕۆژێکیان سێ ڕۆژ هاتمە ناوخانێکە نوێش شاشە نامەکە زرم دای لە قاپی نوێژەکەی پێم ڕام کرد وتی خۆ ماڵ قەرەج نییە ماڵ قەرەجە یعنی ئەوە کافرن بۆ دەرحەوشەکە پیسا وتم وەڵام من سعات حەوت بەیانی دەرحەوشە شۆرم بەس ئەوەتانێ هاوسێکەمان میێوانیان هاتە بڕێزەکان کردوێ دەرحەوشەکەەوە لە بە تۆزێ سەبی هەیە ئەرەوەڵا خۆشی هاتە گیانەوەتی بەخوا من خانەکەت پێ ئەدەم سێکم دوای سێ ڕۆژ وای پێمان کرد ئەو لە کاتێک ئازانێت کە تۆ سێ مناڵی نەخۆشت هەیە یعنی خوا ئەکە تۆ فریای مناڵەکانت بکەویت و خواردنێک دروست بکەیت و ماڵەکەت پاک بێ ئەوەی کردو حەمد و سەنای ڕەبی خوا گەورەی ئیشەڵڵا خوای گەورەی ئیشەڵڵا دەرگای ڕەحمەت بکاتەوە بەڕووتانە ئێمە دیارەکمان پێ لەلایەن سپۆنسەری بەرنامەکەمان مەریوانی حاجی جەمال خيري بنوسي يا ربي آمين إن شاء الله هذا خواهي قولة بيك حجبه يعني إن شاء الله آمين لقد إن شاء الله وش تقليدك كان قرباني وش تقليدك وش يا دكتورة يتلقوا بيجوني خلنا والدتي وتخلنا والدتي أنا والله بس بدو سيري أكم خۆشەویستان گوێبیستیم دایکە بەڕێزە بووین کە باسی ژیان و گوزەرانی خۆی کرد لەگەڵ سێ مناڵی نەخۆشە لە کاتێکە ئەو باری مادی باش نییە پێویستی بە پارەیە کە مناڵەکانی بەرێ بۆ لای دکتۆر پێویستی بە سەلاجەیەکە بۆی عیلاجی مناڵەکەی تێبکات و تۆزەمیوە بکاتە ناو سەلاجەکەی کە مناڵەکانی پێویستیان پێیەتی هیوادارین ئێوەی خێرخوازانیش ئاوڕیان لێ بدەنەوە دەستی هاوکاریان بۆ درێژکەن ئیشەڵڵا پرۆگرامی میوانی توین بە سپۆنسەری سەرەکی سەرمایەداری نیشتیمانی مەریوانی حاجی جەمال کۆتایی پێهات خواتان لەگەڵ
پرۆگرامی میوانی توین بۆ ساڵی دووەم بە سپۆنسەری سەرەکی مەریوانی حاجی جەمال پێشکەش دەکرێت. ئینسان هەست بە ئازارێکی زۆرە کاتیانی نازانم یانی بەڕاستی چۆن دەری ببڕم. هەژاری عیب نییە، ینی نەبوونی عیب نییە.